ئێستا تەمەنم 25 ساڵە. باشە. تەمەنم 16 ساڵ بوو کە ئەو کات بڕیاری زەواجم واتە زەواجم کرد. بەڵام چۆن زەواجێکە کردم، یعنی ئێمە بنەماڵی ئێمە هەروە ڕاهاتم کچ بن بە پیاوێکە زۆر دەوڵەمەند بێت کە خاوەنی بزنزی خۆی بێت. تۆ لە 16 ساڵ یا زەواجت بەڵێ کرد؟ بەڵێ ماوەی 9 ساڵە بێت، تقریبا 9 ساڵە بێ زەواجم کردووە. یعنی هەمان کە هەموو کاتێ باوکم دایکم یعنی خزموکە سوکاری ئەمە هەر بە تافە ئەو شتەمانتیا هەبوو کە کچ ئەدەن بە پیاوێکە زۆر دەوڵەمەند بێت کە بارودۆخی دارایەکی زۆر باشیە بێت. ئەموو کاتێ دایکمەوە قسانەی لە مێشکی مناو چەسپاندبوو کە ئایوێت کچم با تۆ وەکو ڕەفیقەکانت نەوی، با ژیانی تۆ جیاواز بێ، با تۆ های لایف بژی. ینی شێوازێک لە جۆرەکانی خەیاڵات بوو بۆ ژیانی. ئەی خۆتان ئەستی مادی خۆتان چۆن بوو؟ ئەستی مادی خۆمان ئەلحەمدوللا باش بوو، یعنی هیچ کێشێکی داراییمان نەبوو، بەڵام کێشێکی داراییمان هەبوو. بەڵام ئیتر ئەوەیە کە تۆ هەر لە بنەماڵەکەت هەر بەو شێوازە بیرکەنەوە، ینی هەموو کاتێ بە تایبەتی دایک بۆ کچ ئەو شتانە لە مێشکی ئاچەسپێنێ. ئەم بارودۆخە وای کرد، ینی ئەم کات دایکم باسی ئاڵتون و پارە و خانووی گەورە و سیار و شتی زۆر تایبەتی ئەکرد. یعنی لەو تەمەنە زۆر کات ینی تەمەنم ڕاستە هەرسەکار و بەڵام زۆر داواکارم هەبوو. بەڵام هەموو کاتێک ینی منی شوام لێ هاتمە من ناپیاوە زۆر دەوڵەمەند نەبێت، ئەسڵا من زەواجی لەگەڵ ناکەم. من چۆن شتی واکەم، من ژیانێکی خۆشمەیە چۆن خۆمە خەمە ناو ناخۆشیەکە و یان چۆن خۆمە خەمە ئازارێکەوانم. ینی بەم شێوازە هەر بەردەوا بوو تاکۆی کە خزمێکی باوکم کە بارودۆخێکی دارایی زۆر باشی هەبوو، بەڵام تەمەنی زۆر کەوت بوو. ینی تقریبان ئەتوانم بڵێم ئەو 18 ساڵ لە من گەورەترە، ینی لە ڕووی ساڵ گەورەتر بۆ لە خۆت. لەو کاتە کە منیش ینی کچێکی زۆر هەرزەکار بووم، ینی ئەقلم بەڕاستی پێز بڵێم ینی هەستم بە شتێکی وها ناکرد، وەکو ئێستا نەبووم کە زیاتر فام بکەمەوە زیاتر ئەقلم بە دنیا پشکێت. ئەو کەسە هاتە داوە، ینی کاتە داوام وتی خانووی واز بووە کەم سیار ئەنجا ینی بابەتێکی مادی بوو کە ئەو کات ینی هەر کچێک لە تەمەنی منا بووایە بە جۆرێک لە جۆرەکان یەکسەر تاوەشتەکانی قبول ئەکرد. چکە خۆتان نەزان ینی ئەگەر دایک یان باوک تۆ بە بەردامی لەگە کچێکی هەرزەکار ئەم بابەتە باسکە باسی پارە و ئاڵتون ئەمە لە مێشکیا ئەچەسپێت. ئەی تۆ نەتە خوێندە و کاتە تەلەبە نەبووی؟ ئەو کاتە من ساڵێکی ژما بوومەوە، ئەنێت تەلەبەی نۆی بناڕەتی بووم. باشە. بەڵام ئەو کات چکە 16 ساڵ بووم ساڵێکی ژما بووم. منیش ینی وام لێ هاتبوو ئەوەندە باسی زەواج و شوکردن و جاکچانی وەکو ئێمە ئەو کات ینی هەر کاگەیتە و تەمەنی هەرسەکاری تر بەردەوام باسی زەواجکردن و زەواجکەیت و عەزیزبی لە بەرکەیت و خانی خۆش و شتە دەبێت، ینی بیر لە خوێندنەکەمان ناکەینەوە بەڕاستی. بە تایبەتی ماڵی ئێمەش کە هەر بابەتی پارە و سەروەت و سامان ینی شتێکی ئەساسی بوو لەناو بنەماڵەکەی ئێمە. ینی هەرچۆنێ بێت دایکم قەناعەتی پێکردم، دایکم ڕازی کردم دوایەوە لەگەڵ ینی باوکما قسەیان کرد و ئەو بەڕێزە هات لەگەڵ باوکمان کە ئێستا هاوسەرمە. ماڵی باوکت تۆ کێشەی خوێندنوشتیشان نەبووە، ینی تۆ بەلان و ئاسایی بوو کەس بخوێنە یاخود نەخوێنە. ینی شتێکی زۆر ڕزەختیان لێ کردی کە نەخوێنی، نەزەختیشان لێ کردی کە بخوێنیت. ینی شتەکە زۆر نۆرماڵ بوو، ئەخوێنی بخوێنە ناخوێنی کەفی خۆتە. ئەمە هەبوو. ینی منیش زەواجم کرد ئاڵتونێکی زۆرم بۆ کرا، ینی باوەڕکە ینی هەبوو بیرم ینی چکە 9 ساڵ بابەتەکە تۆزێک ڕەنگە بیرم چ بێتەوە، بەڵام ئەوەندە ئەزانم زیاد لە 7 مسقاڵی بۆ کردم ئەو کاتە. ینی ئاڵتونێکی زۆر بوو. من خانوم هەیە ئێستاش خانۆکەم ینی نەخانوێ من 2 خانوم هەیە، ینی خانوێک بەنای خۆمەوە خانوێکی تریش بە هەمان شێوە. ساری ینی ساری زۆر باشم هەیە، بەڵام سەرەتا بۆ من ئەمانە هەمووی خۆش بوو، هەموو ئەمانە شتێکی زۆر عەجیب بوو. کاتچوومەنەوە هاوڕێکانمەوانێ ئەو هەموو ئاڵتونم پێوەیە، ساری جوانم هەیە، خانی خۆشم هەیە، ینی لاشەی ماڵ هیچ شتێکم کەم نەبوو. چوونە دەرەوەی کاتێ ئێستا کێشەکەت چییە کە تۆ ماڵسازایی چی بوو بابەتەکە وردە ینی دوایەوەی زەواجمان کرد ئەها 1-2 ساڵێک دوایەوە کە ئەچوومە ماڵان یا خۆڵک ئەچوومە میوانیە ئافرەتان کە لەگەڵ مادانیشتن یانی کاتی ناخواردن یاخود ئیشکردن پێکەوە هەنوو باشە چۆن شوت بۆ پیاوە گەورەیە کردووە. هەر بەڕاستی ژانی شتەکە وا بوو وردە و زۆر لە من گەورەترە بۆ چکە ساڵ بە ساڵ ئینسان بەرەو چەمەن بڕات ینی شتەکان جیاوازە بێ. وای لێ هاتبوو ئێستا من 2 مناڵم هەیە، ینی وای لێ هاتبوو کە ئەچوون بۆ شوێنێک دەستی ناگرتم، ینی بەڵام ێسم کچەکانی هاوڕێی خۆمە بینم لەگەڵ مێردەکانیان کە هاوچەمەنی خۆیانە دەستیانەگرن پێکەوە ئەچنە دەرەوە ئەسڵان بیر و بۆچوونیان زۆر لێکەوە نزیکە، بەڵام من و هاوسەرەکەم ئەرز و ئاسمان مافەرقە، یعنی هیچ شتێک نییە کە ئێمە ببەستێتەوە بێکەوە. تەنیا توانم بڵم ئەو 2 مناڵەیە کە ئێستا هەمانە کە
ئەمە بچمە شوێنێک ئەڵم وەرە لەگەڵمان نا لەگەڵمان تااقەتی نییە ئەچمە سەفەرێک بە هەمان شێوەڵە خۆتان بڕۆ من تااقەتی چوونە دەرەوە نیە تا چاقەتی قەڵەبارخیم نیە یعنی خۆی یاوەتە ئیشەکەی خۆی یاوەتە ئیش و کار و کاسبەکەی وای لێ هاتووە ئەسڵەن من و مناڵەکان هیچ گرنگێکی ئەو تۆمان بۆ ئەو نەماوە لە کاتێکیشا کە ئەش چینە دەرەوە یعنی تەژبیان نەبێ خەڵک بۆ ئەزانێ باوکمە چکە تەمەنی ئێستا زۆر لە من گەورەترە من ئێستا 25 ساڵم ئەو زۆر لە من گەورەترە یعنی 18 ساڵمان فەرق